لێ بۆ کەسیلێنی بەیان وەڵام نازانم لە دەمەوە سازون کەس نەهاتووە زوو بن ساز بن لەگەڵ کاک فراد وەرن بۆ شاییان دەزوو کەندەی مەحتەلین وەرە مامە وەرە وەرە باوکەکەم وەرە ئارام سەگ دەبێت دەی وەرە Quase Muhammadi, como usar o bolsinho de Zara, tocar o banco de Valês, salar. شكرا سيدي قلاي صدق سالم بثلاثين في غالي وانا كان
Money,